حرمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێویستە لەبەر چاومان بێت چۆن یاران هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێز و حرمەتیان گرتووە ئێمەش دەبێ ئاوا ڕێز و حرمەتی پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم لەبەر چاو بێ کاتێ ناوی دەبیستین کاتێک فەرمایشتێکی پێغەمبەری خوامان بۆ دەخوێندرێتەوە صلی الله علیه وسلم خەڵکێک ئەوڕۆ زۆر بێ ئەدەبی دەکا فەرمایشتێکی بۆ دەخوێندرێتەوە لە خۆیەوە دەڵێ ئەو فەرمایشتم قبوڵ نییە ئەو فەرمایشتەیە صحیح نییە لە خۆیەوە شتێک ئەگەر لەگەڵ عەقڵیوی یەک نەگرێتەوە دەڵێ صحیح نییە جارێکیان فەرمایشتم بۆ کابرایە خوێندەوە کتێ ئەو حەدیثە درۆیە ڕاست نییە تم چۆن قسەی وا دەکەی ئەو حەدیثە متفق عەلەیهە لە بوخاری و موسلیم هاتووە ئیبن عەباس دەجێڕێتەوە کتێی بۆ من نەمبیستوە گوتم بۆ تۆ یەحیای کوڕی مەعینی هەر فەرمایشتێک تۆ نەتبیست بێ نابێ فەرمایشت بێ ئەوڕۆ خەڵکێکێ تا ئێستا ناوی کتێبەکەی بوخاری بە تەواوی لەبەر نییە نازانێ کتێبەکەی ئیمام بوخاری صحیح بوخاری ناوی چییە نازانێ ناوی صحیح ئیمامی مسلم چییە لە خۆیەوە فەرمایشتێک گوێی لێ نەبوو بێ یان عەقڵی نەبڕێ لە خۆیەوە دەڵێ ضەعیفە لە خۆیەوە دەڵێ ئەم فەرمایشتە درۆیە حەق و مافێکی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەر ئوممەتەکەیەوە پەروەردیگار هەر لەم ئاەتەیەدا لە ئاەتی 157 سوورەی الأعراف دەفەرمێ وعەزدەڕوه و هەروەها پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم حرمەتدار و ڕێزدار گرت ڕێز و حرمەتی پێغەمبەری خوایان گرت صلی الله علیه وسلم بە سەنگینی و بە قورسی و بە مەزنی سەیری پێغەمبەری خوایان کرد صلی الله علیه وسلم حەق و مافی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر شوێن کەوتوانی ئەوەیە ڕێز و حرمەتی ناوەکەی بگری ڕێز و حرمەتی پەیامەکە و ڕیسالەکەی بگری ڕێز و حرمەتی فەرمایشتەکانی بگری ڕێز و حرمەتی سیرە و سونەتەکەی بگری ڕێز و حرمەتی ژیان و ژیاننامەی پێغەمبەری خوا بگری صلی الله علیه وسلم چۆن لە ژیاندا بووە هاوڵان ڕێزیان گرتووە لە دوای مردنیشە ئەبێ ئاوا ڕێزی خۆی ڕێزی ناوەکەی ڕێزی شارەکەی و تەنانەت ڕێزی گۆڕەکەشی بگری چونکە حرمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن لە زیندوەتی وا بووە لە دوای مردنیشی ئەبێ ئاوا بە حرمەت و بە ڕێزەوە سەیریکەین بە شێوازێک مامەڵە بکەین لەگەڵ سونەت و ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە شایستە و شایەنە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم